بەڵام بۆچی ئەم خەڵکەوە بەو شێوە پڕ معاناتە بەرهەڵستیە کرێ مەزلومترین طبقەی کوردی ئێستا حسابەکرێ بە مەزلومترین پۆل بۆچی ئێستا زال لە هەموو کەسە ئێمە لە هەموو کەس شەوساوەترین بۆچی نەتانبینی سەحوفیەک ڕوو بکاتە ماڵی جیراوێک ماڵی شەهیدێک ماڵی کەسێکی مەحرومی ئێمە بۆچی نەتانبینی مافی مرۆڤ بڕوا بە شوێن کەسێکە هەموو ئەزانن ئەو خەڵکە گیراوە لە زیندانی پارتی و یەکێتی زیندانی حیزبی زیندانی ئاسایش و دەستگای زانیاری هەروەها زیندانی داپلۆسینی لای پارتی و ئاکرێ و پاراستن و لقی دوی پارتی و لا کۆڵانەکانی تر و دیانە و شوێنانی تر باشە بۆ سەحوفیەک نەڕۆیشت بۆ یەکێک لەسەر مافی مرۆڤ هەڵ نادات بۆ یەکێک لەسەرمان نانووسێ بۆ یەکێک ناتوانە بۆچی یەکێک ناتوانێ بێتە ئەو خەڵکە ڕەش و ڕوت و داماوانە بکات لە کاتێکە گومانی تیان ئێمە هەر خۆمان بجوڵێنین لە قادر عەزیز زۆرترین خۆمان بتەکێنین لە کاکە حەمە زۆرترین بەڵام بەڕاستی جێداخەکە ئەوانەی قەڵەمەکانیان کردووە بە قوڕقوشم و کردویانە بە گوێیان کە ئێمە ئیتیجاهێکی ئیسلامی ڕەسەن و خۆنەفرۆش ئێمە نامانێت خەڵک باسمان کە چونکە ئێمە اعتمادمان لەسەر باسی خەڵک نییە ئەمە باسمان لای خوای پەروەردگارەوە هی ئەویشمان کافیە بەڵام پێویستە لە یادی ئەم شەهیدانەیە بزانین عەزیزانی من کە ئێمە ئەم چەوسانەوەمان لەسەر چییە بۆچی ئەسڵەن وا لە ئیسلام و ئیسلامیان نەکرێ یەکێک لە شیشانە یەکێک لە تاجیکستانە یەکێک لە ئۆزبەکستانە یەکێک لە ئەندۆنیسیایە یەکێکی کە لە باشووری تایلەندە یەکێک لە سۆمالە یەکێک لە ئۆغادینە لە هەر جێگایەکە کە هەیە لەم ئەوروپایەشا کە هەیە ئەچەوسێنرێتەوە لەبەر چییە وەکو یەک خراوەتە یەک قاڵبەوە مهمەوە ڕوتێکی سەلەفی جیهادی ئەمە لەو سەلەفیە دەستەمۆیە نییە وەکو پشی لە سمێڵی بۆ بادەن و پارچەیە گۆشت بخەنە بەردەستی یا وەگە سەگەی کە لە دەرێ بۆ پاس حەپەی دێ بە مسلمانان و مجاهیدانەوە ڕێ دوایش ئەسقانێکی بۆ فڕێدەن و کلکە لە قەیەکا بۆ تاغوتانی سەردەم دۆست و دژمن نەزانە کە ئێمە پەیامێکی خوایمان هەڵگرت و زۆر بە جوان مێرانە شەڵمان گرت زۆر بە پیاوانە شەڵمان گرت و خیانەتیشمان لێ نەکردووە و بە ئاشکراش ویستومانە کە باسی بکەینەوە کە ئێمە دارالئیسلامێکمانێ بە مەجموعیش ئێمە گەڕانەوەی خلافەتی ئیسلامیمانێ خلافەتی ئیسلامی مافێکی خۆمانە بگەڕێتەوە بۆ ئەم خەڵکو ئەم ئومەتە مسلمان لە نەمانی ئەو خەلیفایەتیایە کە ئێستا خەڵکی وامان لێکە 10 ساڵ پێش ئینقلابەکەی سوڵتانی عوسمانی کە بەسەر سوڵتان عەبدولحەمیدا کرا ڕەحمەتی خوای لێبێ 10 ساڵ پێش ئەوە پاپۆری سوڵتانی عوسمانی بە قیادەی خێرەدین بەربرەوسا کە ئەسڵی لە کریتەوە دوای لە تونسا گەورە بووە و ئەدمیراڵی بەحری عوسمانی بوو بەسەر بەحری ئیسپانەزاڵ بوو 10 ساڵ پێش ئەو ڕمانە لەبەر ئومەتی ئیسلام هەر وەختێک بێتەوە پێش ئومەتی عەقیدە و جیهادەکەی بۆیە ئێستا لەبێ خلافە و لەبێ پاپایی و لەبێ ئەهلی حەل و عەقدیشە ناتوانن بمان ڕوخێن بەڵێ توانن ئەمان کوژن زیندانوانەکەن تارەکانیان زیندانمانن لە ئاسمان کام وڵاتی زۆر لەسەر دیموکراتی قساکان لە هەمویان ڕوو ڕەشتنە لە ژێرەوە بەرامبەر بە مافی مرۆڤ و ئینسان بە ئینسانمان حساب ناکەن ئەسڵ سەبەب ئیسلامەکەمانە وەقوەتی ئەو ئیسلامەشە کە گرتومانە کە بنەما فیکرەکان و دیدە فەلسەفیەکەی بنەما سیاسیەکان و بانگەوازەکەی تەزکیەی نەفس و پەروەردەکاریەکەی کۆمەڵکاری ئومەتی و بەگەڕخستنی وزەی ئەو ئامانجەش کە دروستێکا لە دارالئیسلامێکا کە سەروەری تەنها بۆ شەرع و هەموو کەسێکی لە ژێرباڵا ئەحەوێتەوە هەمویان نەزانن کە ئێمە هەڵگری ئەو بانگەواز و ئەو مەنهەجەین بۆیە بۆ شێوەیە دەژمانن و ئەشزانن کە ئێمە خۆمان نافرۆشین نە بە ئێران نە بە سعودیە نە بە هیچ وڵاتێکی تر لاف و گەزافی ئیسلامەتی لێ بدە